یەکێک لەلایەنە گرنگەکانی ئیعجازی قورئانی پیرۆز بریتیە لە ئیعجازی ڕوحی. مەبەستمان لە ئیعجازی ڕوحی ئەوەیە ئەو کاریگەری و ئەو هێزە گەورەیە کە قورئان دروستی دەکات لە کاتێکدا کە ئینسان گوێبیستی دەبێت. هیچ کتابێکی دیکە لەسەر ئینسان ئەو کاریگەریەی نییە. مەبەستمان لەو هەستە ڕوحیەیە کە ئینسان کاتێک گوێبیستی قورئان دەبێت یان قورئان دەخوێنێتەوە، ئەم هەستە ڕوحیەی بۆ دروست دەبێت و بەرامبەر پەروەردگاری بەرز دەبێتەوە. بۆیە یەکێک لەلایەنە گرنگەکانی ئیعجازی قورئانی پیرۆز بریتیە لە ئیعجازی ڕوحی، کە مەبەستمان لە ئیعجازی ڕوحی ئەوەیە ئەو کاریگەریەی کە قورئان لەسەر ئینسان دروستی دەکات. هیچ کتابێکی دیکە ئەو کاریگەریە لەسەر ئینسان دروست ناکات. ئەنجا سەبارەت بە ئینسانی ئیماندار و سەبارەت بە غەیرە موسڵمانیش جاری وا هەیە قورئانی پیرۆز کاریگەری هەیە و چەندان کەس دەبینین کە بەهۆی گوێبیست بوون لە قورئانی پیرۆزەوە موسڵمان بوون. لە بەرنامەیەکی پێشووتردا سەبارەت بە ئیعجازی ڕوحی لە قورئاندا باسی کاریگەری قورئانی پیرۆزمان کرد لەسەر ئینسانی موسڵمان و غەیرە موسڵمان. لەو بەرنامەیەشدا کورتەیەک باز دەکەین سەبارەت بە کاریگەری قورئانی پیرۆز لەسەر بێگیان و لەسەر حەیوان و لەسەر تەنانەت ئاویش کە وەکو شیفا بەکار دەهێنرێت.